لا یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان و لە پیرمام ئارەڕاد میوانداری دەربەندیخانی کرد. دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک بورهان قادر دەربەندیخانی سپی پۆشی با گۆڵێک پێشخست. لە کاتێکدا ئاراد بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕا دەربەندیخان گۆڵی دومیشی لە ڕێگای بورهان قادرەوە زیاد کرد. ئارەڕاد جارێکی دیکە دەستی بە هەوڵەکانی کردەوە بۆ کەمکردنەوەی جیاوازەکە، بەڵام جارێک گۆڵپارێز و جارێکی شتون و چەند جارێکیش بەرگریکاران ڕێگەیان نەدا ئاراد بە گۆڵ بگات. لە نیوەی دوم ئاراد بە شارێکی بەهێزترەوە دەستی پێکردەوە. زۆر نزیک بوو لە گۆڵ تۆمارکردن. لە خولەکی 58 نابژوان لێدانێکی سزای بۆ ئاراد ئەژمار کردو. دلۆڤان شینۆ بە تۆمارکردنی گۆڵ یەکەم جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. دەربەندیخان ڕێگەی نەدا ئارەڕاد هەناسەیەکی قوڵ هەڵبمژێت و دوای تەنها 2 خولەک لە ڕێگای کۆڕنگ محەممەد گۆڵی سێمیشی تۆمار کرد. دەربەندیخان دەرفەتی گۆڵی چوارەمیشی بۆ هەڵکەوت، بەڵام لەدەستیدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی دەربەندیخانی میوان بە کۆتا هات. ئەم سێخاڵی ئەمڕۆمان کردە قەرەبێ بۆ شکستان و یەکسان بوونانی کە لە سایە خۆمانە توشمان بووە. ئەم سێخاڵەمان کردە وەک چۆن بڵێ پیرۆز بە هەندەران یەکەین و داوای لێبوردنەوەی کە لە سایە خۆمانە نەمانتوانی خاڵیان بۆ بەدەستبێنین، بەڵام ئەم یاریە بۆ ئێمە زۆر میون بوو، توانین تا ڕیزبەندەکانی سەرەوە بڕۆین و 3 خاڵی گرنگ بوو بۆ ئێمە. بەڕاستی بیدایەتی گەمێمە فەریقی ئەڕات لەگە دەربەندیخان بەڕاستی زەعیف وەکم پێوە دیار و بەڕاستی لە هەر 11 لاعیبەکەی ئێمە دەدوایە بیدایە زەخ لە نادی دەربەندیخان بکەین کە لە سەو زەختی ئەمە گۆڵێکمان خوات هەر بە غەڵەتی خۆمان گۆڵی دووەمشمان خۆی بەس توانیمان شۆتی دووەم بتوانین گۆڵەشی لە نادی دەربەندیخان بکەینەوە، نەماتوانین احتفاظ لەسەر گۆڵ بکەین. گۆڵەش کەمان خواردەوە ئیشاڵە گەمەی داهاتوو لەگەڵ نادی شەقلاوەیە ئێمە دەبی گەمەشکە بە ئیزنی خوا سێ خاڵی بەدەست بینین چکە بۆ ئێمە زۆر خراپە. بەمەنجامە دەربەندیخان کۆی خاڵەکانی بۆ 12 خاڵ بەرز کردەوە و بە کاتی بۆ خانەکانی پێشەوە هەنگاوینە. ئارەڕاتیش بە 10 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، پیرمام.